بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لتفسير سورة المائدة قيشتنا آتي حفتاويك حفتاويك تاوكري آتكي بيشويتي كلا آتي بيشودا فايقور فرموي کات خۆی پەیمان و بەڵێنمان لە بەنو ئیسرائیلیەکان وەرگرتە بوو کە ئیمان بەخوا بێنن، شەریکی بۆ بڕیار نەدەن و هەروەها باوەڕیان هەبێ بە پێغەمبەرانی پێشووتر و دواتریش و هەروەها چەندان پێغەمبەر و نێردراویشی ڕەوانە کردبوون هەر لە ناو بەنو ئیسرائیلیەکاندا. بەڵام عادەتی بەنو ئیسرائیلیەکان بەو شێوەیە بوو، ئەگەر پێغەمبەرانیان یاسایەک حکمێک قانونێکیان بۆ هێنابانە لە مەسلحەتیان بایە و بە ئارەزوویان بایە پەیڕەویان دەکرد و بە قسەیان دەکرد. بەڵام کاتێک کە پێغەمبەران شتێکیان دەهێنا پێچەوانەی حەزی ئەوان، پێچەوانەی ئارەزووی ئەوان، پێچەوانەی مەسلحەتی دنیای ئەوان دەبوونە دوو بەش. بەشێکیان ئەوان هەر باوەڕیان بە پێغەمبەران نەدەکرد، خەڵکانێکیشیان نەک باوەڕیان پێ نەدەکردن بەڵکو دەهاتن شەڕی پێغەمبەرانیشیان دەکرد، پێغەمبەرانی خواشیان دەکوشت. جا خوای گەورە کاتێک کە پەیام و دین بۆ کەسێک دەنێرێ ئەو کەسە بێ باوەڕ دەبێت و جاری واشەیە دەکەوێتە دژایەتی ئەو کەسانەی کە پەیامەکە دەگەێنن، خوای گەورە بە یعنی چاوپۆشیان لێ ناکە و بە ئاسانی بەسەریاندا تێناپەڕێ. حتمەن خوای گەورە عقوبەی ئەو کەسانە دەدا کە لە بەرامبەر دینی خوادا دەوەستنەوە یان لە بەرامبەر نوێنەرانی خوادا پێغەمبەرانی خوادا دەوەستنەوە. بەڵام ئینسانی بێ باوەڕ تەمەن بەو شێوازە بیر ناکاتەوە و لەو حەقیقەتانە حاڵی نابێ. بۆیە خوا دەفەرمێ وحەسیبوو وا گومانیان دەبرد ئەللا تەکوونە فتنەتون، کە ئەوان تووشی هیچ تاقیکردنەوە و ناڕەحەتی و ناخۆشیەک نابن بەهۆی چی؟ بەهۆی ئەوەی کە ئازاری پێغەمبەرانیان داوە، بەهۆی ئەوەی کە باوەڕیان بە پێغەمبەران نەهێناوە. بۆیە چیان دەکرد؟ فەعەموو خۆیان کوێر دەکرد لە ئاست ئەو فەرمانانەی کە پێغەمبەران دەیان خوێندنەوە، وەسەمموو و هەروەها خۆشیان کەڕ دەکرد. فەعەموو خۆیان کوێر دەکرد لە ئاست حەقیقەتەکان، لە ئاست ڕاستیەکان داوە گەوەی نەیبینن و هەروەها خۆشیان کەڕ دەکرد لە ئاست ئەو ئامۆژگاریانەی کە پێغەمبەران دەیان کردن. بۆیە خوای گەورە چی لێ دەکردن؟ خوای گەورە عقوبەی دەدان، سزای دەدان. بەڵام ثم تاب الله عليهم، پاشان تاب الله پەشیمانی لێ وەرگرتن خوا، تاب الله عليهم پەشیمانی وەرگرت لەسەریان خوا. بەڵام جارێکی دیکەش تەوان خراپەکاریەکان و بێ باوەڕیەکەیان کردەوە بەوەی کە ثم عەموو جارێکی دیکەش لە ئاست پێغەمبەران و ڕاستیەکاندا خۆیان کوێر کرد، وەسەمموو و هەروەها خۆشیان کەڕ کرد کەثیڕ منهم زۆری بەنو ئیسرائیلیەکان. والله بەصیڕ بما يعملون، ئەوەش هەڕەشەیە خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن. وحەسیبوو وا گومانیان دەبرد بەنو ئیسرائیلیەکان ئەللا تەکوونە فتنەتون، کە تووشی ئەوان نابێت هیچ کات، هیچ ئاشوب و فتنە و بەڵاو سزایەک بەهۆی ئەوەی کە پێغەمبەرانیان کوشتووە یان باوەڕیان بە پێغەمبەران نەهێناوە. بۆیە چیان دەکرد؟ فەعەموو یعنی خۆیان کوێر دەکرد لە ئاست حەقیقەت و ڕاستیەکاندا لە ناو خراپەکاریەکەی خۆیاندا دەمانەوە، وەسەمموو و لە ئاست ئامۆژگاریەکاندا خۆیان کەڕ دەکرد وەگەوەی کە نەبیستن. بەڵام ثم تاب الله عليهم، طبعا هیچ کە خۆیان کوێر کرد و خۆیان کەڕ کرد حتمەن خوای گەورە سزای بۆ ناردن، خوای گەورە عقوبەی بۆ ناردن. بەڵام لە کاتی هاتنی عقوبە و سزای خوادا عادەتەن ئینسان هاوار دەکاتە خوا، محاولە دەکا پەشیمان ببێتەوە. بۆیە دەفەرمێت ثم تاب الله عليهم، پاشان دوای سزادانیان خوای گەورە دەرفەتێکی پێدان تەوبە و پەشیمانی لەسەر وەرگرتن
بەڵام جارێکی دیکەش ثم عموا جارێکی دیکەش لە ئاست ڕاستیەکاندا خۆیان شوێر کردەوە وەصەموا و هەروەها خۆشیان کەڕ کرد كثير منهم زۆرینەی بنو ئیسرائیلیەکان والله بصير بما يعملون خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن عادەتی خوای بۆ سزادانی خەڵکی خراپەکار و بێباوەڕ بەو شێوازەیە جاری وایە خراپەیەکی دەکەی خوای گەورە سزایەکی کاتیت بۆ دەنێری سزا کاتیەکەش لەگەر پەشیمان ببیەوە و تەوبەی بکەی خوا لەسەرت هەڵدەگرێ بەڵام کە بگەڕێەوە سەر خراپەی خوای گەورەش جارێکی دیکە عقوبە و سزای خۆیت بۆ دووبارەکە دەکاتەوە وحسبوا ألا تكون فتنة وان گومان دەبر کە ئەوان هیچ کات تووشی ناڕەحەتی و ناخۆشی و تاقیکردنەوە نابن بۆی ئەوەی کە دژایەتی پێغەمبەرانیان کردووە بۆیە فعموا وصموا خۆیان شوێر کرد و خۆیان کەڕ کرد ثم تاب الله عليهم پاشان خوا تەوبە و پەشیمانیەکەی لێوەرگرتن بەڵام ثم عموا جارێکی دیکە خۆیان شوێر کردەوە وصموا خۆیان کەڕ کردەوە كثير منهم زۆرێک لە بەنو ئیسرائیلیەکان والله بصير بما يعملون خوای گەورە بینایە بە هەر کار و کردەوەیەک کە ئەوان ئەنجامی دەدەن ئەو جار خوای گەورە باسی خراپی نەسڕانیەکان دەکا مەسیحیەکان دەکا دەفەرمێت ئەوەی پێشووتر باسی جوولەکەکان بوو زیاتر و باسی عینادی جوولەکەکان بوو لە بەرامبەر پێغەمبەرانیاندا ئەی مەسیحیەکان نەسڕانیەکان لە بەرامبەر پێغەمبەرەکەیاندا چۆن بوون خوا دەفەرمێت لەقەد كفر الذين قالوا سوێن بەخوا و بەبێ گومانی بێباوەڕ بوون ئەوانەی کە گوتیان إن الله بێگومان خوا هو المسيح ابن مريم هەر عیسای کوڕی مەرگەمەیە دەیانگوت الله لەگەڵ عیسای کوڕی مەرگەم یەکشتن بڵێ الله هەر یعنی عیسا بڵێ عیسا یان مەسیح یعنی الله نعوذ بالله طبعا ئەوە کۆمەڵێکن لەناو نەسڕانیەکاندا کە پێیان دەوترێ یعقوبیە قەناعەتیان وایە خوا نعوذ بالله لەناو عیسایدا تواوەتەوە و عیساش طبعا خوایەتیەکەی نعوذ بالله هێندە بەهێزە لەناو ئەڵڵایدا تواوەتەوە یعنی پێیان وایە عیسا ئەڵڵایە و ئەڵڵاش عیسایە ئەوە کۆمەڵەیەکیانن کە بەبێ گومانی هەر کەسێک قەناعەتی وابێ عیسای بەخوا بزانێت و پێی وابێ لەگەڵ ئەڵڵا کە خالیق و بەدیهێنەر و وەک دەڵێ لە ئەزەل و لە ئەبەدەوە هەبووە تێک هەڵی کات و پێی وابێ یەکشتن فەڕی بەسەر دین و مسلمانەتیەوە نامێنێ لقد كفر الذين سوين بخوا ببي قماني بباور بون اواني قالوا كقتيان إن الله بقمان خوا هو يعني هر أو الله المسيح ابن مريم عيسى كري مريم شا وقال قدبات عيسى كري مريم شهد يعني قد الله وكقدبات الله شهد يعني قد عيسى كري مريم يا بلام أو بقصي شو عندك قد عيسى واي في قدبون عيسى واي في كذبون بقماننا وقال المسيح مسيح الكاتي خوي هل لدايق بو قتبوي يا بني إسرائيل أي بنو إسرائيل كان اعبدوا الله ربي وربكم اعبدوا الله بفرستن كفرولدقاري منو فرولدقاري ايوشا او جار دفرم إنه بقمان من يشرك بالله هر کەسێک هاوبەش بۆ خوا بڕیار دا هاوبەش بڕیار دان بۆ خوای چۆنە پێ دوابێ یەکێکی دیکە خالیقە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە شایانی پەرستنە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە دەکرێ هاواریکەیە جگە لە ئەڵڵا یەکێکی دیکە شایانی ئەوەیە لێی بترسەی خۆشت بێ پشتی بێ ببەستی یان بتوانێ زەرر لێ بدا یان قازانجت بۆ بێنێ یان بدژێنێ یا بدمرێنێ یان وەک دەڵێ لە تنگانەدا فریاد کەوێ بەبێ گومانی هەر کەسێک زۆرێک لەو ئیعتیقاد و بیر و باوەڕانەی هەبێ فەڕی بەسەر ئیمانەوە نامێنێت دەبێتە موشریک ئەگەر ئینسان بوو بە موشریکی شوو بەو حاڵەیەوە مرد خوای گەورە حەڕەمە الله عليه الجەنە حرام دەکا
قەدەغە دەکا یاساغ دەکا لەسەری بەهەشت و مەواه النار و جێگاو شوێنی مانەوەی هەتا هەتایشی ئاگر دەبێ وما للظالمین من ئەنصار نییە بۆ ئەوانەی کەستەمکارن هیچ سەرخەرێک مشریک ئەوەی کە بە هاوبەش بڕیاردەریەوە دەمرێت کە ئیعتیقادت وابێ لەگەڵ خوادا کەسێکی دیکە هەیە ئیشی خوایەتی بکە کە ئیشی خوای زۆرن طبعا لەوانە خەڵقە بەڕێوەبردنە ڕسقدانە ژیاندنە مراندنە ئەوەیە کە لە تنگانەدا فریاد دەکەوێت داخوازی و پێداویستەکانت بۆ جێبەجێ دەکا سوزدەی بۆ دەبەی و سەری بۆ نێری دەکەی لێی دەترسی و خۆشت دەوێت پشتی پێدەبەستی و هانای بۆ دەبەی گوێڕایاڵی دەکەی هەر کەسێک یەکێک لەو عیبەداتانە لەو بەندایەتیانە بۆ غەیری خوا قەراردا و بڕیاردا بەبێ گومانی ئەو کەسە بە مشریک حیسابە ئەگەر بەو حاڵەیەوە بمرێ و تەوبەی نەکا چونە بەهەشتی مەحاڵە و هەروەها مانەوەشی لە ئاگردا بۆ هەتا هەتاییە هیچ کات ئومێدی هاتنە دەرەوەی نییە و ئەوەی کەستەمکاریش بێت و خراپەکار و تاوانکار بێت لە قیامەتێ هیچ کەسێکی دەست ناکەوێت سەری خاتوو یارمەتیدا لقد كفر الذين بێگومان سوێن بەخوا گوت بێباوەڕ بوون الذين قالوا ئەوانەی کە گوتیان إن الله بێگومان خوا هو المسيح ابن مريم هەر عیسای کوڕی مەڕیەمەیە واضحە بەشێک لە نەسرانیەکان پێیان وایە تەنها یەک خوا هەیە ئەو یەک خوایش کێیە ئەڵڵایە کە پێیان وایە ئەڵڵا و عیسا نەعوذ بالله هەر یەک وقال المسيح وقتبوي مسيح عيسى سلام خوای لێبێ يا بني إسرائيل أي نوكاني إسرائيل اعبدوا الله ايوه هموتان خواب پرستن كربي وربكم پروردگاري منا يعني منش مخلوقم هميش دروس كراوم خوا خالق موت بدي هنرما وربكم وهروا پروردگاري ايوه شا إنه بقمان أو خوايا أو برياريتي أو قراريتي من يشرك بالله هر كسك هاو بغ بريار دابو خوا فقد حرم الله عليه الجنة بيقمان قد غي كردوا يا ساغي كردوا لسري بهش ومأواه النار شوينو ما نوشي آقرا وما للظالمين من أنصار نية بوستمكاران إت سرخرك آتي دواتر باسي كوماليكي دي كده كان لناو مسيحية كان دا گوتمان لەناو مەسیحیەکاندا هەندێک یان ئیعتیقادی ئەو باوەڕی ئەوەیان هەبوو کە عیسا و ئەڵڵا یەکشتن و عیسا لەناو خوادا نەعوذ بالله تواوەتەوە و خوای گەورەش لەناو عیسادا تواوەتەوە و تێکەڵ بوون بە یەکشت ئەوانە کافرن ئەدی ئەوانەی دیکە کۆمەڵەیەکی دیکە لەناو مەسیحیەکاندا دەڵێن چی لقد كفر الذين دیسان خوا دەفەرمێ سوێن وەخوا بەبێ گومانی بێباوەڕ بوون ئەوانەش كقالوا ديان قلت إن الله بيقمان خوا ثالث ثلاثة سيمي سيكانا يعني يكيك لسيخواكان مسيحي باش يكيان بيان واسن خواهن يكيان كيا الله يا دوهميان عيسايا سيميان هذه بتاعنا كإشارة إذا كان هذا كان يعني سي يعني كور و أوي ديكوي عيسى أوي يك كتس يعني مريم أوي ديكش قدوس يعني روحي قدوس يعني خواي جورك كإيمانيا بس كتكي خواتي هي قالن الله يك كلا سي خوا كان عيسى خوايا مريم خوايا نعوذ بالله وهروها الله خوايا واضحة لقد كفر الذين سون بخوا بباوربون أواني قتيان إن الله بقمان خوا ثالث يعني سيمي سيكان ما بس يعني يك كلا سي خوا كان نعوذ بالله بلان خوا فرميتي وما من إله إلا إله واحد إيت فرستراوك نين لحقيقة دا إلا إله واحد تنها يكتاك فرستراوها واضحة وإن لم ينتهوا عما يقولون أجر وازنهن لوشتاني كديلين واتيان لذكا ليمسن الذين سوين بتوشي أو كسان دبي كبي باوربون لناو نصراني ومسيحية كان دا عذاب أليم سزاكي زور بإيش
والمسيحي هل برامبر خوادا سيت عقمن يكيان بيان ويا الله عيسى يكن يكيان بيان ويا كومالي شريكة بيان ويا خواسين نعوذ بالله وهندي تشيان هر أهونا كانيان بيان ويا عيسى كوري خوايو مريمش كسي خوايو الله شوا قوركي نعوذ بالله طبعا أيش الكفرة هر سيك بوتونك لبرامبر خواي دا إنسان في كافر دبت كبابي قماني دينك آينك لخوادا اختلافي هبر لبيني خويدا ويقلانا ببنوا يعني هيتشي بسر هيتش وانا ماوا وحقيقة راسي شي تدانا ماوا دنا ناكري الإسلام دا اگر لبابتي فقهي وبابتي عباداتي دا خلاف وجوازي هبر لبيني مذهبك بو مذهب شركة والله لبابتي عقيدة خواناسين وبيغمبر ناسين وقيامة وملائكة دا لنا أمة إسلامي دا هيت جوازي خلاف اغنية لبابت عقيدة ده مسلمانان وكو يك عقيدة وبيرو باوريان برامبر بخوا وبپیغمبر وبقيامة وبملائكة كانوا وكتابة كانوا وهروا قضاء وقدر وانا هيا وإخوة باسيان دك هذا فرمي لقد كفر الذين بقمان سوين بخوا بباور بون اوانشي فقالوا ديانقود إن الله بقمان خوا ثالث ثلاثة سيمي سي كان يعني يكي كلا سي خوا كان نعوذ بالله وما من إله إلا إله واحد هيك پرستراوك بوني نية تنها يك تاك پرستراو نبي وإن لم ينتهوا أجر أوان وازنهينا عما يقولون لو قصاني كديلين سبارد بخوا ليمسن الذين كفروا بدل نعيه والسوين بيتوشي أو كسانة دبي كبي باور بون لنا ومسيحية كان دا عذاب أليم سزاكي زور بإيش جاء أبو المسلمان جوا قال لنا مسلمان نجدا كسك شتيشي دي كبكاتها وبش وبيكات شريك خوا تون عيسى شريك خوينيا نعوذ بالله كري خوينيا مريم كسي خوينيا وهيس كسي دي كحقي خواتينيا بسر انسان كان دا اگر كسك غيري عيسى وقت مريم وانا كاب اخوا بيبرستي وزورك لعبادتي بوكا الذين درسيتو وهمان او سزاي توش دبيت چونك خوا اگر قبولي نبي عيسى كبيغمبري خوا ونيردراوي خوا وخوا جوره بمعجزات درستي كردوا بكريت الشريكي اي كسي طاغوت وخراب كارو بيدين چون راضيه انسان بكات الشريك يعني هر كسي ديكا اجا خوا فرمي افلا يتوبون الى الله او بوتي توبناكن فشمان نابنا وناغرنا وبولاي خواو ويستغفروا له وهروا داوي لخوشبوني لناكن توبه شتێکە ئەو هەنگاوی یەکەمە پەشیمانبوونەوەی لە خراپەکەی قەراردانە لە دڵەوە کە خراپەکەی دووبارە نەکەیەوە و دواتر استیغفار ئەوەیە کە داوا بکەی لە خوای گەورە کە ئەوەی کردوتە لەسەرت بسڕێتەوە ئەفەلا یەتوبون إلى الله ئەو بۆچی ناگەڕێنەوە پەشیمان نابنەوە بۆ لای خوا ويستغفرونه هەروەها بۆچی داوای لێخۆشبوونیش لە خوا ناکەن خۆ والله غفور رحیم خوای گەورە لێخۆشبوو میهرەبانە هەر کەسێک داوای لێخۆشبوونی لێ بکات لێخۆش دەبێت و هەروەها هەرچی کەسێک تەوبەی بکات تەوبەی لێ وەردەگرێت بگەڕێەوە بۆ لای خوا خوای گەورە دەرگات بۆ دەکاتەوە و دەرگای تەوبە و پەشیمان بوونەوەکەی هیچ کاتێک لەسەر هیچ کەسێک داناخ ئەوجار خوای گەورە دەفەرمێت مەل مەسیح ابن مەڕیەمە ئەوان ئەوەی کە پێیان وایە عیسا خوایە نەعوذ بالله یان عیسا یەکێکە لە سێ خواکان هیچیان ڕاز نین ئەی حەقیقەتەکەی چۆنە بەو شێوازەیە مەل مەسیح و عیسای کوڕی مەڕیەم هیچ شتێک نییە لەو شتانەی کە ئەوان دەیڵێن مەل مەسیح ابن مەڕیەمە مەسیحی کوڕی مەڕیەم گوتمان مەسیح ناو نییە مەسیح لەقەبە لە چێوە هاتووە گوتمان دوو بۆچوون هەنە هێندێک دەڵێن لەبەرەوەی موعجیزەی گەورەی عیسا سەلامی خوای لێبێ ئەوە بۆ کە دەستی بە هەر شتێک داهێنابێ چاچی کردوتەوە نەخۆشە بەڵەکە گولە تەنانەت مردوویە قەبرە دەستی پێداهێنابێ بە یارمەتی و ئیزنی خوای گەورە شتەکەی بۆ چا کردوتەوە هێندێکیش دەڵێن مەسیح بە معنای مەسحی یعنی تاوان و خراپەکان دەکا المهم ما المسيح ابن مريم عيسى كوري مريم إلا رسول تنها نردراوك قد خلت كرويشتون من قبله لفيش أوجد الرسول سندان پیغمبر ديك يعني عيسى يكك لبيغمبران تون نوح پیغمبر بوا بشرش بوا
ئیبراهیم پێغەمبەر بووە و بەشەر بووە، موسا پێغەمبەر بووە و بەشەر بووە، عیساش پێغەمبەری خوا بووە و بەشەر و مرۆڤێک بووە وەکو مرۆڤەکانی دیکە. و ئومه و هەروەها دایکەکەشی صدیقا ئافرەتێکی ڕازگۆ بووە. ڕازگۆ بووە بە تایبەتی لەوەی کە تەمان گوتوویەتی هیچ کەس دەستی لە من نەداوە و هیچ کەس لە من نزیک نەبووەتەوە، خوا شاهیری بۆ دەدا کە ئافرەتێکی ڕازگۆ و داوێن پاکە. ئەو جار دەفەرمێ کانە هەردووچیان عیساش و دایکەکەشی یەکولانی طعام دایان خوارد خواردن. خوا خواردنی دەخوا؟ بێگومان نا. هەر کەسێک خواردنی خوارد غەریزەی هەبوو هەستی برسیکردن و تین و بوون تێربوون و یان ئیسراحەتکردن و ماندووبوون و هەستەکانی تێدا بوون بەبێ گومانی بۆ خواتی ناشێ و خوانیە. کانە یەکولانی طعام ئەوان دایان خوارد خواردن. لە هەر مەسیحیەکی پرسی عیسا خواردنی خواردووە یان نەی خواردووە؟ کەس ناڵێ نەی خواردووە. ئەی کە مادام خواردنی خواردووە یعنی چی؟ یعنی کەسێکە برسی بووە وایە وە کەسێکە بەبێ خواردن نەیتوانیوە بژیێ. خوا دەبێ محتاجی هیچ شتێک نەبێ، دەبێ پێویستی بە هیچ شتێک نەبێ. ئەو جار مەڕیەمە بە هەمان شێوە تەوان هەمویان یەکدەنگن لەسەرەوەی کە ئافرەتێک بووە وەکو ئافرەتانی دیکە بە خواردن و هێندێک بەڵێ هێندێک شتی وەکو معجیزە و بە تایبەتی بۆ هاتووە، بەڵام وەکو خەڵکی دیکە خواردوویەتی و خواردوویەتیەوە ماندوو بووە بێتاقەت بووە وەڕز بووە اینجا نەرم توندی حاڵەتە ئینسانیەکانی هەموو بەسەردا هاتوون. کانە یەکولانی طعام ئەوانە خواردنیان خواردووە. داخوا دەفەرمی انظر سیرکە ورد بەوە كيف نبين لهم الآيات چۆن ڕوون دەکەینەوە بۆیان چەندان بەڵگە و نیشانە. ئەو گەورەترین بەڵگەیەکی زۆر زۆر سادا کە بیسەلمێنی بە هەرچی مەسیحی هەیە بەس لێی بپرسە عیسا خواردوویەتی یان نەی خواردووە؟ بێگومان دەڵێ خواردوویەتی. مادام خواردوویەتی تەواو قسەکە کۆتایی هات، خوا نابێ بخوا. ثم انظر پاشان تەماشاکەوە ورد بەوە ئەنا یؤفەکون ئەوان چۆن لە ڕاستیەکان لا دەدەن و اعتراف بە ڕاستیەکان ناکەن. یعنی حەقیقەتەکانیشان بۆ معلوم دەبێت لەبەرەوەی بڕیاریان داوە قەرارێکی پێش وەختیان داوە واز لە بۆچوونە ناڕەوا و خراپەکانی پێشووی خۆیان هەر ناهێنن. ما المسيح ابن مريم إلا رسول عیسای کوڕی مەڕیەم هیچ شتێک نەبووە إلا رسول تەنها نێردراوێک بووە کە قەد خەلەت کە تێپەڕیون ڕۆیشتون من قبله لە پێش ئەویشدا الرسل چەندان پێغەمبەر و ئومه دایکەکەشی صدیقە ئافرەتێکی ڕازگۆ بووە. کانە هەردووشیان عیسا و مەڕیەمە یەکولانی طعام دایان خواردن. انظر تەماشاکە جا انظر تەماشاکردنێکە وردبوونەوەی لەگەڵ دابێ، یعنی تەماشاکە و ورد ببەوە. كيف نبين لهم الآيات چۆن بۆ ئەوان ڕوون دەکەینەوە چەندان بەڵگە و نیشانە. ثم انظر پاشان جارێکی دیکە سەیریان کەوە ورد ببەوە لەیان ئەنا یؤفەکون ئەوان چۆن چۆنی لە حەقیقەت و لە ڕاستیەکان لا دەدەن. ئەو جار دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەتەعبدون من دون الله ئایا ئێوە دەپەرستن جگە لە خوا ما شتانێک کە لا يملك لكم لتوانیان دانیە بۆ ئێوە ضرا هیچ زەرەرێک، یعنی ناتوانن زەرەرتان لێدەن و ناتوانن زەرەریشتان لێلادەن و هەروەها ولا نەفعا ناتوانن سوودیشت پێ بگەێنن. قل ئەتەعبدون پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئایا ئێوە دەپەرستن جگە لە خوا ما شتانێک کە لا يملك لكم لدەسەڵاتیان دانیە بۆ ئێوە ضرا ولا نەفعا نەزەررت لێلادا و نەقازانجت بۆ بێنێ. خوایەک زەرری پێ لێلا نەدرێ لە تۆ و هەروەها قازانجێکیشی پێنەیە بۆ تۆ کەی خوایە کەی دەکرێوی پەرستی. خۆ ئەگەر عیساش بێ سەلامی خوای لەسەر بێ ئێستا هەرچی مەسیحی هەیە بە هاوارکەنە عیسای وایە عیسا کە نەژمردووە لە ئاسمانەکانیشدا پێغەمبەریشە، بەڵام لەبەرەوەی خوای گەورە ضەڕ و نەفعەکەی نەخستۆتە ژێر دەستیوی دەتوانێت هیچ زەرەرێک لە هیچ مەسیحێک لادا؟ بێگومان نا. دەتوانێت هیچ سوودێک بگەێنێ بەبێ خوا؟ بێگومان نا.
جا ئەوە عیسا کە پێغمبەری خوایە ئەدی ئەو شتانەی دیکە کە ئێستا خەڵک جاری وایە بە قسەیان دەکات و گوێڕایاڵیان دەکات بە قسەکردن و گوێڕایاڵیەکەش لە بێ ئەمری خوا و لە بێ فەرمانی خوادایە جا ئەوەی دەیپەرستی زیندویە یان مردوویە زەرەری حەقیقی کە خوا بۆت دێنێ نەخۆشیەکە بۆت دێنێ هەرچی دنیاە جگە لە خوا ناتوانێت لەسەرت لادا قازانجێک کە خوا ئیرادەی لەسەر نەبێ و ویستی لەسەر نەبێ کەس ناتوانێت نەبۆت بێنێ لە نێت بستێنێتەوە بۆیە تەنها کەسێک کە شایانی پەرستنە ئەو داتەیە ئەو خوایە کە توانای زەرر لادانی هەیە لە ئینسان لە دنیا لە قیامەت و هەروە توانای ئەوەشی هەیە نەفعت بۆ بێنێ لە دنیا و لە قیامەتدا والله هو السميع العليم خوا بەتەنها بیسەرە هەموو شتێک دەبیستێت و علیم ئاگاداری نیەتی دڵی هەموو ئینسانەکانیشە و هەموو دروستکراوەکانیشێتی کەسێک هەموو شتێک نەبیستێت و هەموو شتێک نەزانێ بە کەڵکی خوایەتی نایە ئەوەی کە هەموو شتێک دەبیستێ تەنها خوایە ئەوەی هەموو شتێکیش دەزانێ تەنها خوایە بۆیە خوا ناکرێ وەک دەڵێ مەخلوق و دروستکراوەکانی هاوار و دەنگیان لێ هەستێ دەنگی مەخلوقاتەکانی خۆی نەبیستێ ئەگەر خوا بێ ها ناکرێ مەخلوقات و دروستکراوەکانی لە شوێنێک ئیشێککەن کارێککەن شتێکیان بە مێشک و بە خەیاڵدا بێ و ئاگای لێ نەبێ خوا بێ دەبێ ئاگای لێبێ کە ئاگای لێ نەبوو یعنی خوانیە هەموو کەسیش دەزانێت کە ئەوەی هەموو شتێک دەبیستێ و هەموو شتێک ئاگادارە تەنها خوایە قل ئەتەعبودونە پێیان بڵێ ئایا ئێوە دەپەرستن من دون الله جگە لە خوا ما شتانێک لا يملك لكم کە لە دەسەڵاتیان دانیە بۆ ئێوە ضرا زیانێک لادەن ولا نفع یا سودێک بێنن والله خوا هو بەتەنها السميع هەموو شتێک دەبیستێ العليم و هەروەها ئاگاداری هەموو شتەکانیش تاوانە صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه